خۆتان زانێمە لیژناوبەشەکانی قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی پاش ڕێگەدان باکردنەوەی شوێنەکانی ناوشاری سلێمانی بۆ هەر جێگایە بۆ هەر شوێنێک بۆ هەر پیشەیەک ڕێنمایی تایبەتدانراوە و پێویستە لەسەر کارمەندان و خاوەنی ئەو شوێنە کە پابەندی ئەو ڕێنمایانە بن بە تایبەتی ڕێنمایەکانیش لەم قۆناغەدا هەمووی ڕێنمایی تەندروستی و ڕێنمایی خۆپارێزیە بۆیە لیژنەکانمان لە کاتی گەڕان و سەردان و بە دواداچوونەکانیاندا و لە کاتی پشکنەکاندا بۆیان دەرکەوتووە کە بەشێک لەم شوێنانە پابەندی ئەو مەجوور ڕێنمایانە نین و پسوڵایی سەرپێچیان بۆ کردوونەوە سەرپێچیان لەسەر تۆمار کراوە و دواتریش بڕیاری داخستن دراوە بۆ ئەوەی کە ئەم شوێنانە دابخرێن لەبەر پابەند نەبوونیان بە ڕێنمایەکانی تەندروستی و ڕێنمایەکانی خۆپارێزی لەم قۆناغەدا. ئەمڕۆ ساین بە داخستنی چەند شوێنێک کە ئەمە ناونیشانیانە کە ژمارەیان حەوت شوێنە لەبەر پابەندەبوون بەم ڕێنمایانە بەکارهێنانی دەما و دەستکێش دانەنانی مادەی کوحلوە پاکردنەوە تاقیم کە 6 خۆی بینێتەوە لە 6 ڕێنمایی بەم شوێنە خواردەدا خرێت بە فەرمانی بەڕێز کاگاوات بۆ ماوەیەکی دیاریکراوە.